الأبرار. بڕیارەکەی بارزانی بۆ ناردنی پێشمەرگە تاقانەکان و براکان بۆ بەرەکانی پێشەوەی شەڕی دژی داعش تا ئێستا وەک خۆی جێبەجێ نەکراوە و لە دوای بڕیارەکەوە تا ئێستا چەندین پێشمەرگەی تاقانە شەهید بوون. بەپێی ئامارێکی لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان زیاتر لە 600 پێشمەرگەی تاقانە لە بەرەکانی پێشەوەی شەڕدان و تا ئێستا تەنها 25 کەسیان خراونەتە بەرەکانی دواوەی شەڕ. بەپێی ئامارە نافەرمیەکانیش لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا زیاتر لە 10 پێشمەرگەی تاقانە شەهید بوون. ئەگەر داتابەی سێکە بێ بۆ نمونە ناوی پێشمەرگە نووسراوێت لە ناو قەوسەکان نووسراوێت تاقانەیە ئەمە ناتوانانی دەستەبەندی بکەیت جای بکەیتەوە. نەبوونی ئەوەیە ئەژینا لە ساڵی پارەوە بەڕێز وەزیری پێشمەرگە بە فەرمانێکی زارەشی بەڕێز سەرۆکی هەرێم تامیمێکی بڕیاری دەرکردووە ناردوێتی بۆ هەموو محوەرەکان بۆ هەموو فەرماندەکان کە نابێت پێشمەرگەی تاقانرا بنرێتە شەڕ. هەتا ئێستا زۆر بەداخەوە لە محوەرەکان ئەو بڕیارەی بەڕێز وەزیری پێشمەرگە بڵێن جێبەجێ نەکراوە. جەنابیشیان بۆچی ئیجراعاتی نەکردووە سەرەوە نازانم بۆ. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەش باس لەوە دەکات بەدەیان جار نووسراوی فەرمیان بۆ یەکەکان ناردووە و داوایان کردووە براکان و تاقانەکان لە بەرەکانی پێشەوەی شەڕدا دانەنرێن، بەڵام هەندێک جار پێشمەرگەکان خۆیان حەز دەکەن بە یەکەوە بن. ئەگەر هەر دوو برایان سێ برا بە یەکەوە بوون لە پێشەوە بابێن داواکاریەک پێشکەشکەین و ئێمە ئەیان گوێزینەوە بۆ بنکەوبارەکانی دواوە. ئەگەر تاقانە هەیە لە بەرەکانی پێشەوە بابێت داوامان لێ بکە و ئێمە دەست بەجێ ئەیگوێزینەوە بۆ بارگاکانی دواوە. بڕیارەکەی بارزانی کە ماوەی سەرۆکایەتیەکەی لە 19 ئابەوە تەواو بووە پاش ئەوە هات کە لە مانگی نیسانی 2015دا سێبرا لە شەڕی دژی داعشدا لە زومار بە یەکەوە شەهید بوون. وەزارەتی پێشمەرگە لە ڕۆژی 16 یانزەی ساڵی ڕابردووەوە بە ئیمزای وەزیری پێشمەرگە بڕیارێکی فەرمی لەسەر بڕیاری زارەکی سەرۆکی هەرێم ڕەوانەی هێزەکان کرد. لەو بڕیارەدا هاتووە کە نابێت بە هیچ شێوازێک پێشمەرگەی تاقانە بچێتە بەرەکانی شەڕەوە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.